سەرچنار ئەم ناوچە گەشتیاریە دڵڕفێنەی شاری سلێمانی کە لە وەرزی پاییزدا جیاواز لە هەموو وەرزێکی تر دەدرەوشێتەوە. دیمەرە سەرنج ڕاکێشەکانی و ڕەنگە گۆڕاوەکانی سروشت دەبێتە شوێنێکی نایاب بۆ پشوو بەسەربردنی کاتێکی ئارام. سەرچنار وەکو هەمیشە هەر شوێنێکی خۆش بووە. من هەر پێشتریش و لە چاو ئێستاشە هەر گۆڕانکاری نەبوو بوو، من هەر خۆشە، هەر تامی خۆشی جارانی ماوە. بەردەوامیش ئێمە بەعایلیین، ئیترمانی جارە بێ جارجارە هەرین زووزوێن بەڵێ پاییزان بڵێن لە وەرزەکانی کەش هاتوون بە زیاتر پاییزان تۆزە جەوەکەی تایبەترە خۆشترە. وڵا زۆر هادئە زۆر عنی لەسەر خۆتەکە بەڕاستی کە من هاتم بۆ ئێرە سێری ئاوەکەمە کرد وتم ینی مێشکە هادئە کاتەوە بەڕاستی ئەین جەوەکەی زۆر خۆشە بەتایبەتی دوای و بارانە بەڕاستی زۆر خۆش بوو. لە مۆرزەدا گەڵای درەختەکان ڕەنگیان دەگۆڕێت بۆ تابلوویەکی زێڕین و سوورباو کە لەگەڵ هەوای فێنک و سازگاری پاییزدا دۆخێکی هێمن دروست دەکات. هاوڵاتیان بەم دیمەنە سروشتێ دڵخۆشن و بە پیاسەکردن بە ژێردارە جوانەکان و خشەی گەڵاوەریوەکان هەز بە ئارامیەکی بێوێنە دەکەن. ئەسپۆڕانی تەندروستیش جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئەم دیمەنانە کاریگەری ئەرێنی لەسەر دەرونی مرۆڤ هەیە. سەرچنار نەک هەر بابەتێکی ژینگەییە بەڵکو بابەتێکی کەلتوری کۆمەڵگایەتی و دەرونیە بۆ پارێزگای سلێمانی. کاتێک کە تۆ سەرچنار نەمێنێ بەدڵنیایەوە سلێمانی بەشێکی کەلتوری خۆی لەدەستداوە، بەشی کۆمەلگای خۆی لەدەستداوە. جگە لە بابەتە ژینگەیەکە کە هەوایکی پاکەیە هەڵێمژیت بابەتێکی دەرونیە، هەست بە چۆن حەوانێکی دەرونیەکەی. شارەزانی ژینگەش داوای گرنگیدان بەم سروشتە و پاراستنی ئاوی سەرچاوەکە دەکەن تا ئەم جوانیە بۆ نەوەکانی داهاتوش بمێنێتەوە. ئەو پرۆژانەی لەسەر سەرچاوەکە دروستکراوە لا ببرێن و شار لەسەر حیسابی ئەم جوانیە تێک نەدەن. خۆی گومانی تیانەیەکێک لەو لایەنانەی کە ئەبێتە هۆکاری ئاسوودەبوونی دەرونی مرۆڤ مەسلەی سەوزایی و بوونی دارودرەختە. هەر بۆ زانیاریت ئێستا بەشێک لە چارەسەرەکان کە بۆ ئەو کەسانە ئەکرێ کە لایەنی دەرونیان ڕووخاوە بۆ نمونە ئەیان بنە ناو دار و درەخت و تەنانەت ئاژەڵ و باڵندەکانەوە کەواتە ئەمە سوکنایی بەدڵی مرۆڤەدا. بەڵام بۆ نمونە تۆ هەر جارێ بە بیانی پرۆژەیەک یاخود هەر جاری بە بیانووی کارێکی تر تۆ دەست بۆ ئەم جوانیانە بەری. سەرچنار لە پاییزدا تابلوویەکی زیندووە کە زۆربەی هاوڵاتیان و خێزانەکان سەردانی دەکەن و لە دەوریەکدا کۆ دەبنەوە بۆ چێژوەرگرتن لە سیمای جوانی ئەم سروشتە. ئێستاش کە ئاوی سەرچاوەکە زیاتر بووە بۆ خەڵک و ماسیەکان و درەختەکانیش بۆتە جێگەی ئومێد و ژیان و چێژی لێوەردەگرن. ڕامیا عوسمان کەناڵی پێیان سلێمانی.